ئایا پێشبینی لایەنە کوردستانیەکان بۆ بەدەستهێنانی کورسیەکانیان دەزانیت؟ هەموو حیزبەکان پێشبینی زیادبوون یا جێگیربوونی دەنگەکانیان دەکەن. لەم ڕاپۆرتە زانیاریەکانت بۆ دەخرێتە ڕوو. لەگەڵ نزیکبوونەوەی کاتی هەڵبژاردننی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە دەی مانگی داهاتوو بەڕێوە بچێت، حیزبەکانی هەرێمی کوردستان پێشبینیەکانیان بۆ بەدەستهێنانی کورسی هەڵبژاردن ئاشکرا دەکەن و گەشببینن بەوەی دەتوانن کورسیەکانیان زیاد بکەن یاخود بەلانی کەم پارێزگاری لەو کورسیانی ئێستایان بکەن. ئەوە لە کاتێکدایە بە گوێرەی زۆرینەی ئاماژەکان ئەم جارە بایکۆت زیاتر دەبێت. پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا خاوەنی 25 کورسی پەرلەمانی عێراقە لە سەرزاری هێمن هەورامی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە پێشبینی دەکات ژمارەی کورسیەکانیان بەرز بێتەوە بۆ 27 تا 30 کورسی. یەکێتی و گۆڕان کە ئێستا خاوەنی 24 کورسین بە هەردووکیان پێشبینی دەکەن ژمارەی کورسیەکانیان بۆ سەر و 26 کورسی بەرز بکەنەوە، هەروەک چۆن وشار عومەر ئەندامی جڤاتی نیشتیمانی گۆڕان ئاشکرای کردووە. هەرچینەوەی نوێیەکە لە خولی ڕابردوو توانی 4 کورسی بەدەست بهێنێت، ئەمجارە هەروەک ئومێد محەممەد کاندیدی ئەو حیزبە ئاشکرای کردووە دەتوانن 15 کورسی بەدەست بهێنن. کۆمەڵی دادگەری کە لەم خولەی ئێستا خاوەنی تەنها 2 کورسی پەرلەمانی عێراقە دەیەوێت ژمارەی کورسیەکانی بەرز بکاتەوە. ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی کۆمەڵ ڕایگەیاندووە چاوەڕێ دەکەن ژمارەی کورسیەکانیان بەرز بێتەوە. یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم خولەی ئێستا خاوەنی 2 کورسیە. جەمال کۆچەر کاندیدی حیزبەکە ڕایگەیاندووە دەیانەوێت پارێزگاری لەو 2 کورسیە بکەن. بە بۆچوونی چاودێران بەهۆی بچووکبوونەوەی بازنەکانی هەڵبژاردن بۆ 83 بازنە لە سەراستی عێراق کە 12 بازنەیان دەکەوێتە هەرێمی کوردستان، پێشبینیکردنی دروست بۆ بەدەستهێنانی کورسی ئاسان نییە. تۆ وەک هاوڵاتیەک پێشبینی دەکەی کورسی لایەنەکان چەند بێت؟